ستایشی من بۆ دەسەڵاتداران. بەختیار عەلی. ئێوە گەلێک شۆخن، بەیانیان وەک پاساری ڕێکنە بەسەر حەقیقەت داکەن. گەلێک مەزنن، شەوان وەک کوکوختی ڕێکنە بەسەر تریفە داکەن. ئەمە دیاری ئێوەیە، میلەتێک بە 100 دەست لێتان ڕادەکا، نەتەوەیەک 1000 قاچ قرز دەکا و دەچێتە ناو 1000 ئاگر و 1000 باڵدەخوازێ و بە 1000 نینۆک بەسەر زەمینی 1000 بێگانەدا دەڕوا. میلەتێک خۆی بە 1000 ڕەشەبا و 1000 جەنگەڵ و 1000 دەریا دەبەخشێ. گیرفانەکانی پڕ دەکا لە تووتڕکی هەموو میلەتانی تر، دەنوشتێتەوە بۆ 1000 دەریاوان و دەلیل و ئەستێرە ناسی تر. ئێوە واتان کرد بۆ یەکەم جار جەهەنەم لە بەهەشت جوانتر بێ. دەریایەک لە خۆڵەمێشتان بۆ داناین و وتان ئەمەیە ڕووناکی. لمتان بۆ کردینە کاس و وتان ئەمەیە شەراب. شەیتانتان بۆ ڕازاندینەوە وتان ئەمەیە خودا. چینەتان دەرخوارداین و وتان ئەمەیە ئازادی. ئێوە واتان کرد بۆ یەکەم جار تارا و گەلە ماڵ جوانتر بێ. ئەمە خەڵاتی ئێوەیە. میلەتێک لە با دەپاڕێتەوە دەریای لێ نزیک بکاتەوە. میلەتێک قیامەت بەکرێ دەگرێ، مەحشەر زەخرەفە دەکا، تابوت دەژمێرێ، کفن بەسەر ئێوارەکاندا دابەش دەکا، بە تلیاکی هەموو جەنگی خۆشنوودە، بە حەشیشی هەموو چینێک ڕازیە. ئێوە واتان کرد بۆ یەکەم جار شەیتان لە خودا جوانتر بێ.